قۆناغی یەکەمی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ بەرەو کۆتایی دەڕوات. خەونیان ئەوە بوو لە قۆناغی دووەم خۆیان ببیننەوە. هەموو پێشبڕکیەک وایە دۆڕاندنیش بەشێکە لە یاسایی ڕووبەڕووبوونەوەکان. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی سلێمانی بەریەک کەوتن. دەتوانین بڵێین گەرمترین کێبڕکیە بوو لەم قۆناغەدا، چونکە هەردوو زانکۆ با سەرەتایەکی زۆر بەهێز دەستیان پێکرد بە پێچەوانەی هەموو زانکۆکان لە کەتەگۆری بیرکاری شانسی خۆیان تاقی کردەوە و توانیان هەردوو لە تایدا سەرکەوتوو بن. هەردوو زانکۆ استراتیژێکی جێگیریان نەبوو، بەڵکو هەرجارە و لە کەتەگۆریەک تواناکانی خۆیان تاقی دەکردەوە. بۆیە لە کۆی نۆ پرسیار کە ڕاستی هەر زانکۆیەکرا، هەریەکەیان تەنها 3 پرسیاریان بە هەڵا وەڵامدایەوە. بۆیە قۆناغی یەکەم با 6 خاڵ هەردوو زانکۆ یەکسان بوون. زانکۆی سلێمانی 6 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دیسان 6 خاڵ. قۆناغی ڕووبەڕووبوونەوەی تاکە کەسی بۆ هەردوو زانکۆ زۆر گرنگ بوو، چونکە قۆناغێکی یەکلاکەرەوە بوو. با هەمان شێوەی قۆناغی یەکەم هەردوو زانکۆ ڕکابەرێکی زۆر بەهێزیان ئەنجامدا، بەڵام لە کۆتاییدا زانکۆی سلێمانی هێزی زانستی خۆیان بەدەرخست و ئاڵای سپیان بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەڵدا. توانیان کۆی 35 خاڵ لە زانکۆی پۆلیتەکنی بفرێن و خۆیان بگەێنە قۆناغی داهاتوو. پێشبڕکێکە بە 95 خاڵ بۆ زانکۆی سلێمانی و 75 خاڵ بۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە کۆتا هات. بەڵام قوتابیانی زانکۆی پۆلیتەکنیک ئەم شکستیان بەوانەیەکی مەزن لە قەڵەمدا تاکو بەهێزتر بن لە کێبڕکیەکانی داهاتوویان. هیچ شتێک نییە بەناوی بردنەوە و دۆڕاندن، تەنها ئەزمونێکەیە لە ژیانەکە تۆ ئەزمونیەکەی دۆڕاوەش تەنها کەسێکە کە ئەتوانێت جارێکتر هەوڵ باتەوە خاڵی باشتر بەدەستبێنێ و من پێم وایە هیچ کاتێک نەدۆڕاندن نەبردنەوە نابێت تەسیر لە مرۆڤ بکەن، چونکە ئەمە تەنها وانەیەکە لە ژیان. ئێستاش ڕووبەڕووبوونەوەی نۆیەم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان خۆشەویستان سڵاوتان لێبێ، زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و یازی شادبم لە بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. لە سیزنی دووەم قۆناغی یەکەم دوو زانکۆ بەشدارن، ململانێ دەکەن بۆی بچنە قۆناغی دووەم، بەڵام ئێوەش دەزانن تەنها یەک زانکۆ سەر دەکەوێ و زانکۆیەک بەداخەوە بەجێمان دێڵێ. ئەو دوو زانکۆی کامڕۆ بەشدارن بریتین لە زانکۆی کۆیە. من شایەنگ ئەحمەدم، تەمەنم 23 ساڵە، خوێندکاری بەشی کوردی قۆناغی سێیەم لە زانکۆی کۆیە. هیوادارم لە داهاتوودا بم بە نووسەر و خزمەتی فەرەنجی کوردی بکەم. من ناوم ژیلا شێروانە، تەمەنم 21 ساڵە و خوێندکارم لە قۆناغی سێمی بەشی سکوڵی پزیشکی لە زانکۆی کۆیە. ئارەزوم ئەوەیە کە بم بە دکتۆرێکی سەرکەوتوو. من ناوم سکاڵە سەلامە، تەمەنم 22 ساڵە، خوێندکاری قۆناغی چواری ئەندازیاری دروستکردنم لە زانکۆی کۆیە. لە داهاتوودا هیوادارم ببم بە Aerospace Engineering and Nanotechnology Engineering. من ناوم ئارا عومەرە، تەمەنم 20 ساڵە، خوێندکاری قۆناغی سێیەمی بەشی ماتماتیکم لە زانکۆی کۆیە. ئارزوم وایە ببمە خزمەتکارێکی باش بۆ فەرمیشمان. باوەڕم زۆر بە خۆمانە لەبەر ئەوەی لە بەشی جیاوازەوە هاتوونە و هیوادارم کە ئەو ئامادەکارانی کە کردیتبان جێدەستی دیار بێ. لە بەرنامە یەکەمەوە بۆ پلەی یەکەمی هاتووین. یەکێکین لە باشترین زانکۆکانی هەرێم زانکۆی کۆیە بە شانازیەوە، بە هیوای برنەوە هاتوین و دەیبینەوە ئینشاڵڵا. بڕواایەکی تەواو بەتیمەکەی خۆمان هەیە، زۆر ڕۆسەرچی خۆمان حازر کردەوە، دڵنیام کە سەر دەکەین. متمانێکی یەکجار زۆریشمان پێیانە بە حکومیەوەی لە یەکێک لە زانکۆکانی زانکۆ ئازبەرزەکانی هەرێمەوە هاتوون، بۆیە دڵنیام لەوەی کە پلەیەکی باش بەدەستێن. هەروەها زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. من پێشواز عوسمان، تەمەنم 21 ساڵە، فێرخوازی قۆناغی سێی بەشی ئایتی زانکۆی ئەمریکی عێراق سلێمانیم. لە داهاتوودا ئارەزومەندم کە بمە پرۆگرامەرێکی باش خزمەتی گەلەکەم بکەم.
ناومیاد ڕزگارە تەمەنم 21 ساڵە فێرخوازم لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی بەشی ئەندازیاری شارستانی قۆناغی سێمم هیوادارم لە داهاتوە بم بە ئەندازیارێکی باش و خزمەتی وڵاتەکەم بکەم. من ناوم ڕێز لەتیفە تەمەنم 20 ساڵە فێرخوازم لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی قۆناغی سێیەم لە بەشی خوێندنە نێودەوڵەتەکان هیوادارم لە داهاتوودا بتوان بم بە پرۆفیسۆری یاریدەدەر لە بەشەکەی خۆمدا. من ناوم مەستان ڕاستی تەمەنم 22 ساڵە فێرخوازم لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەشی ئەندازیاری شارستانی قۆناغی 2 هیواخوازم لە داهاتوودا بم بە ئەندازیارێکی سەرکەوتوو لە بوارەکەی خۆمدا. بڕواایەکی تاوام بە خۆم و تیمەکەم هەیە هیوادارم کە ئەم قۆناغە و قۆناغەکانی تریش بە سەرکەوتوی تێپەڕێنی. بڕای تاوام بە خۆم و بە تاکەتاکی ئەوانی تیمەکەم هەیە و هیوادارم سەرکەوتوو بین پشتیوانی بخۆ. بەڕادێکی باش بڕامان بە خۆمان هەیە بەپی ئەو ئامادەکاریانی کە کردومانە و هەرێک لە هاوڕەکانیشم هەریەکەیان لە بەشێکی جیاواز ئەخوێن و معلوماتیان زانیاریان سە بەشێکی خۆیان بە باشی هەیە و ئیشەڵا باشە بین. برنەوەی بەرنامەکە خۆشە منیش حەزەکەم ببینەوە بەڵام لەوە گرنگترەوەیە کە چێژ لە بەرنامەکە ببینی. من پێ بۆ ئەوە هاتم کە چێژ لە بەرنامەکە ببینم دڵیان ڕفیقەکانی منیش بەماشەوە. ئەزانم فێرخوازەکانمان زۆر زیرەکن و ئەتوانن بیبنەوە. هەردوو زانکۆ بەخێر بێن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی تۆزی تایتڵەکەتان توور و درێژە گەڕێم پێ بەن هەرڵێم زانکۆی ئەمریکی خۆتان نەزانن بەرنامەکە بە پرسیارێکی خێرا دەست پێەکە کێ زوو دەسینا بە بۆتۆنەکە وەڵام دەداتەوە ئەگەر وەڵامەکەی ڕاست بێ مافیەوە هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێت ئەگەر وەڵامەکەی هەڵە بێ دەچێتە تیمی بەرامبەر ئامادەن دەستان نزیک بکەنەوە لەسەر بۆتۆنەکان و ئامادە بن و پرسیارەکە دەڵێت ئەو ڕووداوە سروشتیە چییە؟ کاتێک زەوی دەکەوێتە نێوان خۆر و مانگ زانکۆی کۆیە چی پێ دەڵێن ئەو ڕووداوە؟ پێ دەڵێن خۆرگیران. خۆرگیران هەڵەیە زانکۆی کۆیە وەڵامەکەتان هەڵەیە کاتێک کە زەوی دەکەوێتە نێوان خۆر و مانگ پێی دەوترێ مانگ گیران زەوی. ئێمە ئۆتۆماتیکیە چینە لای زانکۆی ئەمریکی مافیۆتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن سەیری شاشەکانی بەردەمتانکەن و کاتەگۆریەک هەڵبژێرن. تەکنەلۆجیا تەکنەلۆژیا لە تەکنەلۆژیا ئەی هەیە و بیشەیە کامیان هەڵبژێرن بی نەوەی پێنجەمی کۆمپیوتەرەکان کام یەک لەم تایبەتمەندیانەی دەبێت؟ ئەی زیرەکی سروشتی بی زیرەکی باو سی زیرەکی دەستکرد دی زیرەکی ساکار سی چرکەتانەیە سی زیرەکی دەستکرد سی زیرەکی دەستکرد بۆچی زیرەکی دەستکردان هەڵبژارد؟ ناوە ئینگلیزیەکە Artificial Intelligence بەواتای زیرەکی دەستکردی باشە بەس ئەوە چۆنڵی شتێکە لە ئێستا ئیشی بۆ کرێ کە لە نەوەگای داهاتوە بێت ئێستا نەوەی چەندەمە کۆمپیوتەر؟ زۆر شارەزایمانی بەز پرسیارەکە باسی نەوەی پێنجەمەکە کەواتە ئێستا نەوەی چەندەمە؟ چوارەم باشە نەوەی چوارەم زیرەکی دەستکرد هەیەی یان نیە؟ ئەوەی کە کۆمپانیای ئایفۆن هەیەی ئێستا کە حاڵی حەزر سیری ئەو تا ڕادەیەک نزیکە لەەوە بەڵام ئەو یەشتاکە نەگەیشتۆتە ئاواستە بەڵام نەبووتە تەواوانی باشە بابزانین زیرەکی دەستکرد وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا زانکۆی کۆیە چه کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەکنەلۆژیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی
سایتی ئەلکترۆنی یاهوو ناوەکەی لە کتێبێکی کلاسیکی وەرگیراوە. ناوی ئەو کتێبە چییە؟ ئەی سەفەرەکانی مارکۆپۆلۆ، بی سەفەرەکانی گالیفەر، سی گەشتی جیهان لە 80 ڕۆژدا، دی 7 ساڵ لە تبت. سی چرکەتانەیە. ئەمی شۆز دەکەم بیهەوە میش پێم وایە لە ئەیوبی دانێژیان ناوە نییە سەفەری مارکۆپۆلۆی نییە 7 ساڵ هەزەوە دڵنیاشم گەشتی بەپێمانایەکەش یاهومانە بەپێمانە لەکی دێ بەپێمانە یاهوو گالیبەر یا ئینگلیزیەکەی تەرجمە ئینگلیزیەکەی لێرە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەرەی شوێن بی پێڵژێری وەڵام بی سەفەرەکانی گالیڤەر. بی سەفەرەکانی گالیڤەر. زانیاریتان هەبوو؟ نەخێر بڕک بڕک بە پێ هەڵبژارنەکان دەبێ ئەوانی کە دوورن ئەومان لادا، ئەوانی کە گومانمان زیاتر لەسەری بوو بڕیارمان لیدا. لە نێوان کێدا کام اختیارە بڵین گومانتان هەبوو؟ ئەیوبی زیاتر. سەفەرەکانی مارکۆپۆلۆ، سەفەرەکانی گالیڤەر. گەشتی جیهان لە 80 ڕۆژدا خوێندومەتەوە، شتێی شوام نەکەوتوتە پێشچە. باشە مارکۆپۆلۆ ئەناسن؟ گەڕیدێکی ئیتاڵی بوو. زان لە کەیا ژیاوە لە کەیان نەژیاوە؟ لە سەدەی 14 ژیا بوو. سەدەی 14 تەواوە. باشە با بزانین سەفەرەکانی گالیڤەر وەڵامیشی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی کۆیە وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەکە لە بژێر؟ بیرکاری بیرکاری. ئەی یاخود بی بی بی. ئەگەر جانتایەک پڕ بێت لە تۆپی بچووکی ڕەنگا و ڕەنگ، یەک لەسەر چواری تۆپەکان سەوز، یەک لەسەر هەشتی تۆپەکان شین، یەک لەسەر 12 زەرد و 26 دانەی کە ماوە سپی بن، ژمارەی تۆپەشینەکان چەندە؟ ئەی 8 تۆپ، بی 7 تۆپ، سی 6 تۆپ، دی 9 تۆپ. سی چرکەتانێ؟ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. کاتان خەریکە نامێنێ زوو وەڵام. وەڵام ئەی هەشت. ئەی هەشت. چی بوو کاتەکە کەم بوو وانەتان توانی زوو چارەسەری ئەرە وڵا کاتی زیاترێ ویست. کاتی زیاترێ ویست. ئێ یەک هاوکێشەیە ئەوە کەرتەکانی تێکەوت. وەرەقە و قەڵەمتان لەبەر دەستایە و هاوکێشەیەەکە. ئەوە زۆرتر بیرتان کردێتەوە کاتان زۆرترێ ویست؟ بەڵێ کاتی زۆرتر بۆ حەلکردنی نەک بۆ بیرکردنەوە. باشە با بزانین وەڵامی ئەی هەشت وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست 6 تۆپ. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی کۆیە چ کاتەگۆریەک هەڵە بژێن؟ بیرکاری. بیرکاری. لە بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی. ئەگەر نرخی چەکوش و بزمارێک پێکەوە 21 دلار بێت، نرخی چەکوشەکە 20 دلار زیاتر بێت لە نرخی بزمارەکە، نرخی چەکوشەکە چەند ئەوەندەی نرخی بزمارەکەیە؟ ئەی 20 ئەوەندە، بی 40 ئەوەندە،
سی 21 ئەوەندە دی 41 ئەوەندە سی چرکەتانێت زیاتر بە لە نرخی بزمارەکە یعنی وەڵامی ئەی 20 وەڵامی ئەی 20 ئەوەندە چۆن لێکتاندایەوە ئەگە پێکەوە بکەنە 21 ئەبیش ئەگە چۆکشەکەی لێ دەربینی بز بزمارەکە دەبێنێتەوە یەک دەمێت و دەیکات کاتە دەکاتە 20 بەرابەری وی 20 بەرابەری بزمارەکەی دەکاتەوە 20 ئەوەندە بەرامبەر بە نرخی بزمارەکە باشە کاتان زۆر بوو وەرەقە و قەڵەمیشم بەدەستەوە نەبینین هەراوا لە مێشکانە هەڵتان کرد باشە ئێستا با بزانین 20 ئەوەندە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی کۆیە بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 40 ئەوەندە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرن زانست چی؟ زانست زانست ئەی یاخود بی ئەی توندی دەنگ بەکام لەم یەکانە دەپێورێت ئەی دیسیبل بی هێرتز سی تۆن دی پیچ سی چرکەتان هەیە جوابەکە ئەی دیسێبڵ ئەی دیسیبل یا بەڵە بۆچی دیسیبلتان هەڵبژارد چکە وەڵامی ڕاستەکەوەیە وەڵامی ڕاستەکەوەیە وەڵێ ئەزانی ئەی هێرتز چییە بە هێرتز ناپێورێ پێوانی لەرە لەرە پیچیش بۆ تیژی دەنگە بەڵە پیچیش بۆ تیژی دەنگە تۆنیش هیچ تۆن بۆ چییە مەیبی لاانێ بەرزی دەنگ نازەوە بەس تاکیدین کە ئەی وەڵامە ڕاستەکە باشە ئەی دیسیبل بزانی وەڵامیشی ڕاستە یاخۆ هەڵێ زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی کۆیە چ کاتەگۆریەک هەڵبژێرن زانست لە زانست تەنها بیماوە کەواتە بی بەو ئەلکترۆنانەی کە بە خێرایەکی بەرز دەڕۆن چی دەگوترێت ئەی تەنولکەی ئەلفا بی تەنۆلکەی بێتا سی تەنۆلکەی گاما دی هیچ کامیان سی شرکەتان هەیە باشە گاما تااقەت لەمە زیاترە اینجا بێتە اینجا ئەلفا شخص خێراەکانیان دەگۆڕێ ئەدیکۆ بەڵام هەرچێکی تیشتی کارۆمەگناتیسی خێرایی ناگۆڕێ گەر ناوەند نەگۆڕێ تیشکی کارۆمەگناتیسی دە شرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ من دەڵم من لە سەدا وەڵام دڵم هیچیان وەڵامی دی هیچیان دی هیچ کامیان بۆچی هیچ کامیان وەڵامێکی ڕاستە لای ئێوە من وەکو خۆم بەڕای خۆم لەبەرەوەی هەر سێ تەنۆرکەکە مەسەن شەپۆلی کارۆمەگناتیسین شەپۆلەکانیش هیچ کاتێک خێراییان ناگۆڕێت ئەگەر ناوەندەکە نەگۆڕێت
یعنی خێراییان ناگۆڕە تەنیا لە درێژی شەپۆڵ و لەرە لەر جیاوازن یعنی بەهۆی ئەو بیرکردنەوەی ئێمە فەرقی ئەوسێ بەس وزەکەیانە ئەوە هەندێکان فەرق باشە ئەلکترۆن شەپۆلی کارۆمۆگناتیسیە بەڵێ گاما و بێتا و ئەلفا هەرسێکی تیشکی کارۆمۆگناتیسی بەڵام گاما لە هەمویان وەک دیارە بەخۆترە شەپۆڵێکی بەخۆترە اینجا بێتا اینجا ئەلفا یعنی لەرە لەری زۆرترە بە لەرە لەر گاما زۆرترە اینجا بێتا اینجا ئەلفا بەڵام تەنۆڵکەی ئەلفا چییە؟ چاک ئێستا ناتوانم شکمەوە بەڵام تەنها ئەوەیە وزەکان ئاستی وزەکانیان جیاوازە ئەلفاکان ئەسەرن لە ئەو دابشبوونەگەردی لە مەسەرەن هێزیان کەمترە مەسەرەن بەڵام گاما سەلەن تشکی گاما ئەوەشی خۆر و یورانیوم ئەو دەریەکە تەنۆڵکەی ئەلفا بارگەی کارەبایی چییە؟ چاک بە تەواوی زانیاریم لەسەری نیە بەڵام ئەوەندەی دەزانم وەفی زانیارەکانی خۆمان ئەوە هیچ کامیان وە هەڵبژاردەوە بێتاش نازانی بارگی کارەبایی چییە؟ ئەی ئەلکترۆن بارگەی سالبە کەواتە ئەو تەنۆڵکەیە هەڵدەبژێرن کە بارگەکەی سالبە باشە با بزانین وەڵامی دی هیچ کامیان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی کۆیە بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست تەنۆڵکەی بێتە کە بارگەی سالبە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرن تەندروستی بەڵێ تەندروستی ئەیوب هەیە کامیان هەڵبژێرن بی لەشی منداڵێکی تازە لەدایک بوو لە چەند ئێسک پێک دێ ئەی 300 ئێسک بی 240 ئێسک سی 200 ئێسک دی 310 ئێسک سی چرکەتان لەبەردەستە ئەی 300 ئێسک ئەی 300 ئێسک ڕێز زۆر دڵنیا بوویت وڵاهی ڕاست بوێت هەمویان نەیزانن بەس من نیم لە هەر کەمێکیان پرسیارەکە ئازانێ پرسیارەکە ئاسان بوو وڵاتانەوە ئەوە نییە بڵێ ئاسان بوو بەڵام خوێندومانە پراکتیسمان کردووە زانیاری گشتیە حەزەکەی پێش دەڵێن چۆن کەمەکاتەوە بۆ 206 ئەی مرۆڤی گەورە ئەوەی کە 206 ئێسکە هەڵەنە بم ئەو 206 ئێسکەش چۆن کۆمەڵێ ئێسکەیە بوون لە دەوری دەماخۆوان لە کاسی سەروانە لە مناڵ ئەم ئێسکان دوایی ڕقە بن بەڵام یەک ئێسکێکی پتەوتر بەرهەمەهێنن بۆیە لە سەرتاکە ئێسکەکان یەک دەگرن بزڵێت بەڵێ وایە باشە با بزانین 300 ئێسک وەڵامێکی ڕاستە یاخود هەڵە زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی کۆیە چ کاتەگۆریەک هەڵبژێرن تەندروستی تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئاسانکردنی هەرسی چەوری پرۆتین دروستکردن و گۆڕینی مادەی ژەهراوی بۆ مادەی بێزیان لە فەرمانەکانی کام ئەندامی جەستەی مرۆڤن ئەی گەدە بی ڕیخۆڵە باریک سی جگەر دی ڕیخۆڵە ئەستور سی چرکەتانێ وەڵامی ڕاستی جگەر وەڵامی ڕاست سی جگەر زانکۆی کۆیە لە 29هەمین چرکە وەڵامتان نایەوە بێ زۆر دڵنیابن هەر پێش پێدانی هەڵبژاردنەکانیش دڵنیابوو خوا باشە دەبۆمان باسکەن با ئێمەش و بینەرانیش بزانن بۆچی جگەر ئەم کاراناکە و چۆنەی کاو جگەر زراو دروست دەکە ینی شلەی زراو کە ئەوش پێدرن باڵ ئەسید کەوش ستۆرش دەکرێت لە
لە هەر ئەندامی زراوە کە وەک پێدەرن لە ڕێگە ئەوەی ئاسانکردنی هەر سەوری دەکاتن و پرۆتینەکان دوزا زۆربەی پرۆتینەکان مەسەن لۆ نمونە ئەلبومین کە پرۆتینەکی پێویستە لە ناو خوێندا دەسوڕێتەوە هەر لە جگە دروست دەکرێن و هەروە گۆڕینی مادەی ژەهراویەکان هەموو ژەهرێک لە جگەر دەگۆتە لە بۆ مادەیەکی بێزیان و دوای لە ڕێگەی هەر لە ڕێگەی زراوە فرە دەدرێتە دەرەوە ئەنی ئیشی زۆر باشەکە هاجگەر بە قەدری بزانین زۆر سپاس بۆ زانیاریەکانت ئێستا با بزانین جگەر وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی کۆیە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی ئەمریکی چ کاتەگۆریە هەڵبژێرن وەرزش بەڵێ ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن بی جامی زێڕینی موروگاپا تایبەتە بە کامیەک لەم وەرزشانە ئەی فوتبۆڵ بی هۆکی سی کریکت دی تێنسی سەرمێز سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام سی کریکت سی کریکت کریکت ئەزانن کام وەرزشەیە بەڵێ چۆن عادی بۆمان باسکەن ئەوەی وەک بەیسبۆڵ وایە تۆپێک هەڵەیرێت هەڵەیە و ڕەکتەیەکی وەکو لاکێشێ لێرێت وەکو بەیسبۆڵ وایە بەڵام بەڵێ تۆ زێت قانونەکانی جیازە بە هندستانی کراوە کام وڵات زۆر بەناوبانگە لەم پاکستان و پاکستان ئوسترالیاش زۆری هەتاوە بزانم یەکێ لە سەرۆکەکانیان هەر یەکێ لە یارزانە بەناوبانگەکانی کرێکێکتە هەڵ نەبمێکی لە وڵاتانەیەوێ پاکستانە یا وڵاتێکی تریانە ئەی هۆکی کامەیە هۆکی ئەزان ئەوەی لەسەر بەفرەکرێت و ئەو زیاتر لە ئەمریکا بەناو دوو جۆر هۆکی هەیە یەکیان لەسەر بەفرەگرێ لەسەر فریزی ژەکرێت گیا بڵێن باشە جامی زێڕینی مور و گاپا ئێوە ئەڵێن تایبەتە بە وەرزشی کریکت زۆر دڵنیابوون یاخوا ڕاست بێ یاخوا لە بینی ئەو تێنسی سەرمێزە بوو لە نێوان کریکت و تێنسی سەرمێز باشە با بزانین کریکت وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست هۆکی پاڵەوانێتێکەش لە هەندستان بەڕێوە دەچێت نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی کۆیە چ کاتەگۆری هەڵبژێرن مێژوو ئەی یاخود بی ئەی لە کاتی شەڕی ناوخۆی ئەمریکا لە ساڵی 1961 کێ سەرۆکی ئەمریکا بوو ئەی ئابراهام لینکۆڵن بی بنجامین هاریسۆن سی ئاندرۆ جۆنسۆن دی فرانکلین پیرس سی چرکەتانەیە وەڵامی ئەی ئابراهام لینکۆڵن وەڵامی ئەی ئەبراهام لینکۆڵن بۆچی ئەبراهام لینکۆڵن یاخود ئەبراهام لینکن شەڕی ناوخۆیدا ئەبراهام لینکۆن
سەرۆکی بەرەی ئیتحادیە بوو لە شەڕی ناوخۆتە شەڕەکان لەسەر چی بوو؟ شەڕەکە زیاتر لە چەند بوار بوو لەسەر بەڵام زیاتر لەسەر بەناوبانترینیان چی بوو؟ بەڵام زیاتر لەسەر مافی کۆیلایەتی بوو لە ئەمریکا. ڕاستە باشە بزانین ئەبراهام لینکۆڵن کۆیلایەتی نەهێشت بزانی وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی کۆیە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. ئەی و بی هەیە؟ ئەی. ئەم پرسیاری ئەی ڤیددیویەکەیە تەماشای ڤیددیۆکە بکەن پاشان پرسیارتان لێ دەکەین. ئەم نەخشەیە سنوورەکانی کام شاری کوردستان دیاری دەکات؟ ئەی ئاکرێ، بی دۆک، سی شێخان، دی ئامێدی. سی چرکەتانەیە؟ کام شارە یاخود کام شارۆچکەیە؟ تەماشایکەنەوە سێریکەنەوە. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام وەڵام ئەی ئاکرێ. ئەی ئاکرێ. لە نێوان چی و چیە چ شوێنێکە گومانتان هەبوو؟ ئاکرێ و کوێیکە؟ ڕاستەکەی یار گومانتان نەبوو هەروە ئاکرێتان؟ نانە لە نزیکی ئاکرێ و ئامێدی. ئاکرێ و ئامێدیتان بینیوە؟ ئەو ناوچەوانەتان بینیوە؟ زۆر دەمێکە دەمێکە؟ وەڵێ. ئاکرێ بەچی بەناو بانگە ئاکرێ؟ بزان بزان. ئاکرێ؟ ئاکری نەورۆزی لێ ناکرێتەوە زانوێ و لە سلێمانیە زان ئاکرێ بەچی بەناو بانگە؟ هەڵە نەبمە و شوێنێکی ئاینی لێیە لە ئاکرێ هەرە و بەناوبانگە و شوێنێکی گەشتیاریش گەشتارەکە ناوی هەردووکم لە بیرچێتەوە بەس زانم سۆلاڤیان لە ئامێدی هەڵنەم ئەوەی ئاکرێژ ناوێکی زۆر خۆشیە و بەڵام بەناوبانگ هەردووکیان بۆ جوو شوێنە گەشتیاری. چی پێڵێن بە ئاکرێ؟ پێ دەڵێن پایتەختی چی؟ واستەکەم برنج. برنج؟ برنجیشی زۆر لێ ڕاستەکە برنجی ئاکرێ زۆر خۆشە. بەس پێڵێن پایتەختی نەورۆز. بەخوا ڕاستەکەی برسیمە حەزم لە برنجی ئاکرێ منیژێستا. جا بەڕۆنی خۆماڵی بیکەیە؟ باشە با بزانین ئاکرێ وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە؟ زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان 40 خاڵ. زانکۆی کۆیە چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. جوگرافیا تەنها بیماوە کەواتە بی. لە یەکەم بەرزترین دەچیا لە جیهاندا 8 دانیان دەکەوێتە وڵاتێکەوە. ئەو وڵاتە کامەیە؟ ئەی پاکستان، بی نیپال، سی ئەفغانستان، دی تاجیکستان. سی چرکەتانەیە؟ ئەفغانستان سێ بەرزی لێ بەڵام ئەوە تاجیکستانی شەروە بەڵام نیپاڵە.
پاکستانیان نیپال پاکستان من سەدا پەنجا دەڵم نیپال نازانم نیپاڵە ڕۆم لە 1970 دەڵم نیپاڵ لێکاتە منیش بڵم 100 نیپال با نیپال دە چرکەتان ماوە وەڵامی بی نیپال بی نیپال ئارا زۆر دڵنیا بوو لەوەی کە نیپالە بۆچی وا دڵنیا بووی ئارا وڵی ئەوان دیوێ ناچن بۆیە ئەوانی کە پێ ناچن بۆیە نیپال ڕاستە ئەوە هەرێوەڵ بەڵام دەزانم نیپاڵی شەر بخۆی لە ناوچەکەی هیمالیە دەشت عنی مەسەلەن پاکستان و ئەفغانستان چی بڵێ شەخاوین سنوورەکەیان بەس گومانەکان زیاتر لەسەر نیپاڵیش دەناو هیمالیادا لە لوتکەکانی هیمالای لوتکی هەڤرێستە هیمالایش لە نیپال لە نیپال ئۆکەی باش وابزانین نیپال وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی کۆیە وەڵامەکەتان دیسان ڕاست بوو و دە خاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی ئەمریکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن ئەدەبیات ئەدەبیات ئەی و بی هەیە کامیان هەڵەبژێرن بی کتێبی کۆمار لە نووسینی کام لەم فەیلسوفانەیە ئەی مارکس بی سۆکرات سی ئەفلاتون دی ئەرستۆ سی چرکەتانەیە ئەفلاتون قسەکانی سوقراتی بەشێت دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام سی ئەفلاتون سی ئەفلاتون ئەو کتێبە زۆر بەناوبانگەوانیە خوێندووتانەتەوە ئەو وڵای خۆی منە بێ خوێند بێتمەوە بەڤی بە حکمی بەشەکە بێ بیزانم بەس ئەی بۆ نایزانی جاکەوتی نایزانم ئەی بۆ ئەومە پێچ و تا وەڵامتدایەوە ئەزانی چیە پێڵێن کۆماری چی کۆماری کێ ئەفلاتون واڵێن کۆماری سوقراتیشیان نەوتووە بەس کۆماری مەهاباتیان وتوەوەیان دیارە کۆماری کوردستان لە مەهابات باشە بابزانین ئەفلاتون بەس یەک شتی تریش ڕێز بزانم سوقرات مامۆستای ئەفلاتون بووە و ئەو سوقراتیش خۆی نووسراوی تەواوی نەبوو ئەوەی کە هەی بووە تەلەبەکانی بۆیان نووسیوەتەوە یەکێ لە تا تەلەبێکی تری هەیە یەکێ لە یەکەم مێژنووسی ئەوەی علمیە مێژنووسی زانستیە تیوسیدی نازام کوردەکەی بزڵ بچۆنە بەڵام ئەمە تەلەبەکانی ئەون کە و شتانیان نووسیوەتەوە باش ئەی مارکس نییە وڵای و تازەترە بەس کۆمارەکەش هەر بە ئەفلاتونەوە بەناوبانگە جایترەوە گەرەوە بێ تازە ڕۆشتۆ لە دەستمانچی بکەین باشە بابزانین ئەفلاتون وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی کۆیە لەو کەتەگۆریانەی کە ماون کام کاتەگۆری هەڵدەبژێرن ئەدەبیات ئەدەبیات تەنها ئەی ماوە کەواتە ئەی بەڵێ کام یەک لەم شاعیرانە بە شاعری شۆڕشی ئەیلول ناسراوە ئەی هەردی بی هەژار سی هێمن دی گۆران سی چرکەتانەیە گۆران نییە گۆران نییە هەژاری
بەس هەژاریش لەبەرەوەی بۆیە بەس دەست شرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ هەژارە وەڵام وەڵامی بی هەژار بی هەژار بۆچی هەژارتان هەڵبژارد هی ئەحمەتەردی شعرەکانی خوێندۆتەوە دیوانەکەی خوێندۆتەوە تەواوی شعرەکانی زیاتر بەلای خۆشەویستیدا دەچن هی هێمن هەر بۆ خۆی لە کلاسیکدا لە ڕۆماسیدا دەنووسێ گۆرانی ژێشێکە لە شاعرە نوێ خوازەکان نەگەیشتۆتە من ئەو چۆن ینی من شعری نیشتیمان پەروەریانە و شۆڕژگێڕانی نەبووە حتمما هەیەی بەڵام هەرێک لە شاعیرەکان لە یەشێک لە لایەنەکاندا زیاتر باڵا دەست بەڵام لایەنەدا شاعری شۆڕشی ئەیلول ئەنێکیشی بە شخص بینیەوە مەبەستی لەوەی بۆی هەژاری هەڵبژار باشە بابزانین هەژار وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی کۆیە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا هەژار هاوڕێی نزیکی جەنابی بارزانی بووە و شێری هەیە لەسەر بارزانی و بۆ شۆڕشی ئەیلولی شتی نووسیوە توانیتان دەخاڵ بەدەست بێنن و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن هونەر بی باشە کام پەیکەرسازی کورت پەیکەری ژەنینی پێڵاوی بۆ خاتوونێکی بچووکی ئاوارەی کۆبانێ ئارین جانڕۆی تەمەەن 13 ساڵ لە شەقامی مۆلەوی شاری سلێمانی دروست کردووە ئەی شۆڕش ئاهی بی ئاسۆس جاف سی شوان کەمال دی زاهر سدیق سی چرکەتان هەیە دەست چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنەوە ئەی شۆڕش ئاهی شۆڕش ئاهی لێ خۆتان لە سلێمانی نەو پەیکەرەتان بینیوە پەیکەرەکەمان بینیوە بەس دیقەتیەوەمان نەیەوە ناوەکە چیە لەسەری سپەی واشەکات کە لێرە گەڕانەوە بۆ سلێمانی یەکسە بڕۆن تەماشای بکەم زان کێ نووسراوە لەسەری وڵات تۆ پەیکەرەکە بینی وازانی پەیکەرێکی زۆر جوانی کردووە بە حەقانی شەکەی زۆر جوانە بەڵام درەوە تا دیقەتیەوە یانمان نایەوە باشەویشە جوانن بیری نەکردو بزانی ئەمیشە کێک دروستی کردووە بەرەوەڵا بەس لەو کاتایتر برسێتی هاتووە خۆڕیتە ساوڵەکە یەکسەر برسیەوە بێ هەرچەند لە سەهۆڵەکەش نییە سەوڵەکە نییە لە سەهۆڵەکە نیە بەڵام بەستم یە دیانی کاڕیتەوەی تر برسێتی زۆربەی کات زۆر قەرەباڵغا زۆر خەرەباڵغا ناتوانین زۆر بۆستی تیا زۆر ئەچنە بازارڕێوە زۆر خوێندنەکەش ئەگەر ڕێگە بە چون بە حەقم خوێندنیەمە زۆر قرسرە قورسە ینی هەر کاتی وتان نامێ پیاسەیەکی جادی کاوە و مەولەوی بکەن بەخوا جادی وەرزدی نابێ زۆر دیقەت بی باشە بابزانین شۆڕش ئاهی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئاسۆس جاف نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی کۆیە لەو کەتەگۆریانەی کە ماون مێژوو هونەر وەرزش کامیان هەڵەبژێرن مێژوو لە مێژوو تەنها بیماوە کەواتە بی
یەکەمین قایمقامی ئافرەت لە عێراق کە لە ساڵی 1990 بووە قایمقامی هەڵەبجە کێ بوو؟ ئەی مەستوورەی ئەردەڵان، بی عادیلە خانم، سی حەبسەخانی نەقیب، دی خانزاد خان. سی چرکەتان هەیە؟ وەڵامی بی عادی لە خانم. وەڵامی بی عادیلە خانم. بۆچی عادیلە خانمتان هەڵبژارد؟ مەستوورەی ئەردەلان ئەوە سەر بە میرنشینی ئەردەلانە، خانزاد خانیش سەر بە میرنشینی سۆرانە، حەفسە خانیش ئەوە لە سلێمانی بووە. عادیلە خانم بۆ خۆی لە هەڵەبجە بۆ پێم واشە دایکی یەکێک لە شاعیرەکانە. خێزانی وەسمان پاشای جافە و کە بنەماڵەیەش باڵە دەستی هەڵەبجە بوون، دەگاتە دایشی ئەحمەد مختار بەجی زاف و تایر بەجی زاف. ئافرم باشە کە مێزەرسۆن لەلایەن بوو. باشە ئینگلیزەکان چیان پێ و بزان مەزان نازناوی عادیلە خانم چی بوو؟ ئێمە و زانیاری لە تۆ بزانی. پێیان دەوت شاژنی بێتاجی شارە زوور. جوان وەک پڕ بە فێستی بووە، پڕ بە فێستی بووە. وانە باشە با بزانین عادیلە خانم وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی کۆیە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 6 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن لە نێوان هونەر و وەرزش؟ وەرزش لە وەرزش تەنها ئەی ماوە کەواتە ئەی. تا ساڵی 2013 یاریزانی بەناوبانگ لیۆنێل مێسی چەند جار خەڵاتی باڵۆندۆری وەرگرتووە؟ ئەی 3 جار، بی 4 جار، سی 2 جار، دی 5 جار. سی چرکەتانەیە؟ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام وەڵام ئەی 3 جار. زۆر دڵنیا نەبوون. نەخێ ماوەیەکی زۆر هەر بینی کریستیان ڕۆناڵدۆ و میسی بووە لەو بینەیە. ئەم ساڵ کێ بوو؟ ئەم ساڵ لۆکا مۆدریچ تەواو. لە 2007 تا 2007 هەر کریستیانە و میسی بوون. بەس عەدەدەکەی عەدەدەکەی تاشین نەبوون، تاکید نەبوون. باشە با بزانین ئێمەش تاکید بین لەگەڵ ئێوە و بینەرانیشە با بزانین 3 جار وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست 4 جار. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی کۆیە ئەو کەتەگۆریەی کە ماوە تەنها هونەرە. من بۆتان هەڵەبژێرم هونەر. هەر ئەم جارش من بۆتان هەڵەبژێرم ئەی. هەر ئەم جارش دەیێنێ دەست. پەیکەری برۆنزی عومەری خاوەر یەکێکە لە کارەکانی کامیەک لەم پەیکەر سازانە؟ ئەی زاهیر سدیق، بی شوان کەمال، سی هادی زیائۆدینی، دی لالە سەمەد. سی چرکەتانەیە؟
زیاودینی شورت کوردیە مەری خاوەر دە شرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام وەڵامی سی هادی زیاودینی سی هادی زیاودینی باشە بۆچی هادی زیاودینیتان هەڵبژات لە هەڵبژارنەکاندا ڕاستی لە دروستکردنی پێکەرەکە گومانێکمان هەبوو کە ئەوەی دروستی کردووە هی ڕۆژەڵاتە ینی بەس هێشتا لەۆژدا دڵنیا نین کە کووردە یا فارسە زیاتر گومانمان بۆ دەچوو کە هی بەشی ڕۆژەڵات بێ بۆیە باشە ئەوانی ترناسن زای سەدی فەناسن شارزایم لینین منیش بە هەمان شێوە بەداخ زیاتر شارزایم لە هونەرمەندەکانی غەرب پێوەست کەمال لالە سەمات باشە هەموو ئەوانە هەموو پیکەرسازی بەتوانان باشە وا بزانین هادی زیاودینی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی کۆیە بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست زاهیر سەدیق نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن بەڕێزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی هات قۆناغی کەتەگۆریەکان لە نێوان زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و زانکۆی کۆیە بەڵام قۆناغیشتر ماوە ئەویش قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسیە پێشووی بچینەوە قۆناغا ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە زانکۆی کۆیە 60 خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 50 خاڵ خۆشەویستان لە نێوان هەردوو زانکۆ تەنها 10 خاڵ هەیە جیاوازی لە قۆناغی داهاتوو ڕوبەڕووبوونەوەی تاکەسی خاڵەکان بە دڵنیایی گۆڕانکاری بەسەر دێت لەگەڵمان بمێننەوە پاشکەمیشکە دێنەوە لاتە لە کاتەگۆریە دەبێت دەکاتێک پرسیاری شاعری شۆڕشمان بۆ هات بۆ هەیەوەی کە خوێندەوەم لەسەر مامۆستا هەژار هەبوو و دڵنیا بووم لەوەی کە هەڵبژارنەکانی دیکە ئەگەرێکی زیاتری وەڵامی ڕاست نین وە شاعری کورد هەژارم هەڵبژارد لە پرسیاری یەکەمی گروپەکەمان کە کاتەگۆری تەکنەلۆژیا بوو پرسیارەکە ئەو بوو سایتی یەهود لە چ کتێبێکەوە وەرگیراوە ئێمە زانیمان کە دوو دانیان ڕاست نییە و ئەوەی کەش کاک ئارای یارمەتی داین و بەپێی ئەوەی کە ئەو کەسەی کە باسی کرد گارڤێل لەوە ناوی هاتۆ کاتێک چۆتە دوورگەی کەسەکانی لەوێ لە خۆی بچووکتر بوون کاتێک بینێتی یاهوو یانی ئەو دەنگە وەک بڵێ لە ڕۆمانەکە باس لەو کتێبە باس کراوە لەوە وەرگیرا بوو دووەم پرسیاری کە لە کاتەگۆری بیرکاری کە ڕوبەڕوویمە بووە زیاتر هەڵکی بۆ دەگەڕێنمەوە ئەو سترێسی کە هەمان بوو چاک لە پرسیارەکەی تێنەگەیشتین بۆیە ئەو هەڵەمان کرد لە کاتەگۆری تەندروستیدا ئەو پرسیاری کە لۆمان هاتەوە پرسیارەکە لەسەر فرمانی جگەر بوو جگەر ئەندامێکی فرە فرمانە و زۆر فرمانەکانیشی یەک لەوانە هەرسکردنی چاوریەکانە کە لە ڕێگەی شلەی زراوە دەبی و دروست دەکرێت لە ڕێگەی کۆلسترۆلۆ پاشان دوای خەزم دەکرێت و چڕ دەکرێتەوە و کاتی پێویست لە کاتی خواردن ئەو شلە چڕکراوەیە بەسەر چاوریەکەدا دەردەدرێتەوە لە کاتەگۆری مێژوودا کاتێک پرسیاری ئەوەمان بۆ ڕوبەڕوو بۆ کوێیەکە ئافرەتە لە عێراقدا کە بوو بە قایمقام کەس ئەو ئافرەتانی کە لە هەڵبژارنەکاندا هەبوو زانیاری تاوامان هەبوو بە تایبەتیش لە سەر عادیلەخان کە ماوەی ژیان و کارەکانی و خێزان و ژیانی کۆمەڵایەتیم
دەزانی بۆیە ئەومان هەڵبژارد. هۆکاری هەڵەکەمان لە کاتەگۆری زانستدا بۆ ئەوە دەگەڕنەوە سەرەتا ئەو سترێسی کە هەمان بوو وای کرد ینی تەرکیزی ئەومان نەبوو هیچ کامێکمان کەەوە باز لە ئەلکترۆن دەکا ئەومانزانی کە باز لە تیشکەکانی کارۆمەگوناتیسی دەکا لەسەر ئەو ساسە بڕیارماندا بەڵام بەداخەوە هەڵە بوو. پرسیاری کە جوغرافیا دەربارەی برستنی شاخەکان بوو ئەومان دەزانی کە هیمالیا برستنی شاخەکانی جیهانی لێیە و لە ئێڤەرستوانەی لێ و نیپاڵیش وڵاتی نیپاڵی شار لە چەخی هیمالیایدا و هەر بەو شە نەخشاخانەوە بەناوبانگە و هەڵبژارنەکانی دیش بەپڕی پێویست قانیعێن نەدەکردم کە ئەوان هەڵبژێرم بۆیە نیپاڵ هەڵبژێر. لە کاتەگۆری هونەردا پرسیاری پێکرد تاشەکە هەموو معلوماتمان باش بوو لەسەر هونەر و پێکرد تاشێوانە بەس بزات پێکرد تاشی کوردی ئیدی وشکی لەمان هەبوو لەوەی چکە معلوماتی پێویستمان نەبوو. لە کاتەگۆری تەکنۆلۆژیای زانیاری کە یەکەم پرسیار بەڵمام ژارد هەر زووتر بڕیارمان وا بوو کە یەکەم دانە ئەو هەڵبژێرین ئەوش اختصاسی خۆم بوو لەبەر ئەوە هەوڵشمان ناو بە هیمەتی تیمەکەش ئەو پرسیارەمان یەکەم پرسیارمان ڕاست بوو. ئێمە لە پرسیاری سێهەمدا کاتیگۆری زانستمان هەڵبژارد و پرسیارێکی فیزیایی بوومەمان دەرچوو کە ڕاستەخۆی سەر جوابەکیمان ئەزانی لەبەرەوەی کە خۆمان پێشتر خوێندە بوومان و زانیاریمان هەبوو لەسەری لەبەرەوە زۆر بۆمان ئاسان بوو کە جوابەکە بدۆزینەوە ناو جوابەکانی ترە و پرسیارەکە شتێک بوو کە دیار بوو یعنی بڕێکی فیزیایمان هەیە تەنها یەکێکی دیاریکراوی خۆی هەیە و هیچ یەکێکی تری بۆ نابێلاوانێکە لە چۆیسەکانە بوو. لە کاتەگۆری جوگرافیا پرسیارێکمان بۆ هاتە بۆ کار نەخشەیەک بوو ئەیوت ئەمە شارێکی کوردستان کە کوردستانی عێراق دیاریەکات. من لە بینی ئاکرێ و ئامێدیە بووم وەکو ئەوەی کە زانیم کە دەمێکە من چوو بووم بۆ دهۆک بەس لە ڕێگەکە یەکەم جار بە ئاکریا ڕۆشتین بۆیە لەگەڵەوە بم ئاکرێ هەڵبژێرین ئاکرێمان هەڵبژار خۆشبەختانە ڕاست بوو. لە کاتەگۆری تەکنۆلۆژیا پرسیاریەوە هاتبەوە کە Artificial Intelligence چ جۆرە زانیاریەکە یانەوەی پێنجەمی کۆمپیوتەر چ جۆرە زانیاریەکی تایە ئەویش زانیاری دەستکردە Artificial Intelligence. ئێمە وشە ئینگلیزیەکەمانە زانی ئەوش ئاسانی کرد بوو لەسەرمان کاتێکە وەرمان گێڕایەوە سەر کوردیەکەی زۆر ئاسان بوو پرسیارەکە بۆمان. لە کاتەگۆری وەرزشە ئەو پرسیارەی کە بۆمان هاتەوە پێش ساڵی 2013 لیۆنێل مسی چەند تۆپی هەڵتونی هەبووە ڕاستیە بەڕای زارینەی تیمەکەمان ئێمە چوارمانوت هەر خۆشم لە سەرەتاوتم چوار بەڵام لە ئاخیر چرکەیە خۆم غەڵەتم کرد و سێم هەڵبژارد. ئێمە لێکێ لە کاتیگۆریەکانە هونەرمان هەڵبژارد و پرسیارێکمان بوات بوو کە پەیوەندیدار بوو بە بابەتێک لە ناو وڵاتەکەی خۆمانە ئەو پرسیارش ئەو کە پەیکەری ژەنینی پێڵاوکە بۆ کچێکی کۆبانێ دروست کراوە لەلایەن کێوە دروست کرابوو جوابەکەشی ئەو بوو کە ئاسۆس جافە بەڵام ئێمە جوابێکی غەڵەتمان هەڵبژارد بەڵام من خۆم ئەو پەیکەرم بینی بوو بەلای ڕۆیشت بووم دیقەتم ما بوو کە ئاسۆس جافە بەڵام لەو کاتای زۆر بە تاکیدی ناهاتەوە بە خەیاڵما بۆیە جوابە غەڵەتەکەمان هەڵبژارد. لە کاتگۆری وەرزشە پرسیارێکمان لێکرا ئەوە بوو کە جامی ئاڵتوونی مۆرۆگاپا بۆ چ یاریەکە ئەنجا لە ناوەکە زۆر لە هەندی و پاکستانیوانە ئاچوو کە جوابەکەش دوای دەرچوو کاسێک بوو لە هەندستانەکرا بەس من وامزایی زیاتر کریکێت یاریەکەکە لە هندستان و پاکستانوانیا بکرێ بەس دەرچوو هۆکی بوو. لە کاتەگۆری تەندروستیە پرسیاریەوە هاتبوو کە ئایا مناڵ چەند ئێسکی هەیە پرسیارەکە ئاسان بوو ئێمە بە حکومیەوەی کە ئێمە هەم لە ناو کلاسە خوێندە بوومان و هەم کاتێکشکە وەکو گەروپ کۆبووینەوە بۆ کۆکردنەوەی زانیاری ئەومان پێشچاو کەوت بوو بۆ یامانزانی و جوابدانەوەی و پرسیار زۆر ئاسان بوو. خۆشەویستان دووبارە سڵاو و گەڕاینەوە لاتان هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاککەسی. پێشەوەی ئەم قۆناغە دەست پێ بکە ئەمەوێ خاڵەکانتان بەبییر بێنمەوە. زانکۆی کۆیە 60 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 50 خاڵ. وەک دەزانن لە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی دوو دێنە لای من 5 پرسیار بۆ هەردوو بەشداربوویەک هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە.
لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی یاد یاد بەخێر بێت لە زانکۆی کۆیە شاهەنگ شاهەنگ بەخێر بێ یاد خۆش بەخێر بێ دەستان نزیکەنەوە لە بۆتۆنەکان 5 پرسیار بۆ ئێوە با من کە دەستان نامە بۆتۆنەکانە چاوەڕێی منکەن من لێرەوە ئەیبینم کامزان کۆی زووتر دەسینایەوە بۆتۆنەکە اینجا وەڵام بەرەوە باش نییە؟ 5 پرسیار بۆ ئێوە و پرسیار یەکەم پرسیارەکە دەڵێت ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ چ ڕۆژێکە؟ ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ چ ڕۆژێکە یاخود دەکەوێتە چ بەروارێکەوە؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی دەی 12 دەی 12 زۆر ڕاستەیە توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت دووهەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت دوو پیتی H و B لەسەر پێنووسی ڕەساز نووسراوە چ مانایەک دەبەخشێت؟ زانکۆی کۆیە تۆخی کاربۆنەکە چی؟ تۆخی کاربۆنەکە تۆخی کاربۆنەکە ینی جۆری کاربۆنەکە ئەو ڕساسی کورکراوی چییە؟ ئەو ڕساسی کە ناودارەکەدا نەنە HB کورکراوی چییە؟ بە ئینگلیزی دووشەیە نازانم کورکراوی ئینگلیزیەکەی وشە ئینگلیزیەکانی چی بەڵام دەزانم کە بۆ جۆری کاربۆنی ناو جۆری کاربۆن ئێمە ئەوەت لێ وەرەگرین جۆری کاربۆنی ناو قەڵەمەکە هەڵێ یا دەزانی کورتکراوی چ کورکراوی چییە HB نازانم یادیش نازانێت وەڵامە ڕاستەکە هارد بلاک سێهەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت مۆزەخانەی ڤانکوخ لە چ شارێکە؟ زانکۆی کۆیە ئەڵمانیا ئەڵمانیا وڵاتە لە چ شارێکە؟ یاد مۆزەخانەی ڤانکوخ لە ئەمستەردام ئەمستردام چۆن ئەمستردام هەڵبژارد؟ ڤانکوخ خۆی خەڵکی هۆڵندایە ئەمستەردامیش پایتەختی هۆڵندایەتم لۆجیک ڕۆژ زۆر ڕاستەیات توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت شاهەنگ وریابە بێ پرسیارەکەت جوان جۆ بگریت و ئاوا وەکو یاد بیرکەیتەوە لۆجیکیانە چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ئەو دوو کانزا سەرەکیەی کە ناوکی زەویان پێکهێناوە چ کانزایەک؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ئاسن و نیکڵ ئاسن و نیکڵ زۆر ڕاستە یاد زۆر خێرابووی وەڵامەگەشت زۆر ڕاست بوو توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت پێنجەم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ئەگەر لە سندوقێکدا 222 سێومان هەبێت لە 20 سندوقدا چەند سێومان هەیە؟ زانکۆی ئەمریکی 4440 4440 شاهەنگەمە حاسیبێ ئەمە منش لە بیرکاری سفرە زۆر زۆر سپاسی هەردووکتانەکەم زۆرگاری خۆتان لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی پێشواز پێشواز بەخێر بێت زانکۆی کۆیە ژیلیا ژیلیا تۆش بەخێر بیت بە هەمان شێوە 5 پرسیار بۆ ئێوە و هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە و خۆتان ئامادەکەن پرسیار یەکەم پرسیارەکە دەڵێ ڕەنگی PTM لە لۆگۆی ماکدۆناڵد زرد زرد زاری منەڵێم چ ڕەنگی باشە من چێ ناڵێ مشتیشترم و تەواوم نەکرد
وڵا وای دەیت بەڵام وەڵامەکەم ڕاستە پرسیارەکە وا بوو ڕەنجی PTM لە لۆگۆی ماکدۆناڵدز چ ڕەنجێکە ئەویش زەردە و ژیلیا توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت لەبەرەوە زۆر پەلە مەکەن با وەڵامە پرسیارەکە هەمووی بخێنمەوە اینجا ئەوەستم پرسیارەکە هەمووی ناخێنمەوە دوم پرسیار بۆیەوە پرسیارەکە دەڵێت ڤانکوخ لە ماوەی ژیانیدا چەند تابلۆی فرۆشتووە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی یەک مەڵێ ئافرم پێشواز وەڵامەکەت ڕاستەوە چۆن زانیت هاتۆ دە بەرچام و ئەو ڤانکوخە مهمە هۆڵندەکان خۆیان پێڵێن ڤانکۆخ توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت و سێهەم پرسیار و پرسیارەکە دەڵێت کام کیشوەر بۆ یەکەم جار لە ساڵی 2010 میوانداری مۆندیالی تۆپی پێی کرد زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ئەفریقا زۆر ڕاستە پێشواز توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت ژیلی ئاوزانی تۆ کە جوابی دادەبێت دوایی ئەم خێراتر بووانە باشە چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت بەستی سامەڕاو کووت دەکەونە سەر کام ڕووبار واتە سەدی سامەڕاو کووت بەستی سامەڕاو کووت دەکەوێتە سەر کام ڕووبار فورات هەڵەیە زانکۆی کۆیە هەزانیت دیجلە جیلیا فورات نەبێت دیجلێ وانە چاوەڕێ نەیکرد زۆر ڕاستە ژیلیا توانیت 5 خاڵبێنی بۆ زانکۆکەت پێنجەم پرسیار و پرسیارەکە دەڵێت یەکەم توخم لە خشتەی خولیدا چ توخمێکە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی هایدرۆجین زۆر ڕاستە پێشواز توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت و زۆر سوپاسی هەردووکتانەکان بەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی مەستان بەخێر لە زانکۆی کۆیە ئارا و مەستان هەردووتان بەخێر بێن بە هەمان شێوە 5 پرسیار هەر پرسیارەی 5 خاڵی لەسەر و یەکەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت مەلا موستەفای بارزانی لە ساڵی 1970دا لە کام ویلایەتی ئەمریکا کۆچی دوایی کردووە مەلا موستەفا زانکۆی کۆیە مینسۆتا کام ویلایەت مینسۆتا یەکدان ئەو ویلایەتە وەڵێ یا ڕاوە خۆی مەستانە زانی میسیسیپی هەڵەیە وەڵامی ڕاست واشنگتن بەڵێ کەستان نەتانتوانی ئەو 5 خاڵە بەدەستبێن بۆ زانکۆکانتان دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت کۆرپەلا لە سکی دایکیدا لە کۆ ئۆکسیژین وەردەگرێت زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وێڵاش ئارە وێڵاش هەر پەتکە خێش ناوکە پەتکەوە ناوکە پەتک مەستان تەبیری ناچێتەوە وێڵاشیش ڕاستە مەستان توانیت 5 خاڵ بەدەستبێنین بۆ زانکۆکەت سێم پرسیار و پرسیارەکە دەڵێت کام وڵات بۆ یەکەم جار پارەی کاغەزی داهێنا زانکۆی کۆیە چین زۆر ڕاستە ئارا توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت چوارم پرسیار وە پرسیارەکە دەڵێت ناوی باوی کاربۆناتی کالیسیۆم چییە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ناوە باوەکەی چی پێڵێن کاربۆناتی کالیسیۆم
یعنی کاتە خەریکە نامێنە بە کوردیشی پێڵێن لە ناو خەڵکاچی پێڵێن لە ناو تەڵەبە پێویست ناکات دەست پێ بێتەوە بۆ تۆنەکە ئارا ئێس چی ئێسک بەڵێ ئێسک کاربۆناتی کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە تەباشیر ئەوی کە لەسەر ئێسک تەباشیر ئەو سپیە ئەخستە تەباشیری ڕەنگاوڕەنگیشەیە ئێسک بەس سپیە ئۆکەی نەتانتوانی ئەو پێنج خاڵە بەدەست بێن و پێنجەم وە کۆتا پرسیار بۆ ئێوە وریابن و پرسیارەکە دەڵێت نینۆکی کام پەنجە لەوانی تر زووتر گەشە دەکات نینۆکی کام پەنجە لەوانی تر زانکۆی کۆیە پەنجە گەورەکان پەنجە گەورە ئەمەیە بکری ئەوەی پێی ئەخە شوای دەستی ئەلاقی هی دەستی ئەوەیان ئەمە گەورە پەنجە گەورە ئەمەیە نا پەنجەی ناوەندی پەنجەی ناوەندێ بەڵێ ئەوانە ئێستا کامیانە گەورە یان ناوەندە ئەوە ناوەندێ ناوەندی هی ناوەندێ ئەی قاش کامێ گەورە وەڵای گەورەکەیانە پێم سپینە زوو زوو دیێ دەبێ زوو بیکێ بە تەجروبەی خۆی زۆر زۆر سپاسانەکەین هەتوان بچنەوە شوێنەکانی خۆتە کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ڕێز ڕێز بەڕێزی بەخێر بێ تۆ ڕێستی زانکۆی کۆیە سکاڵا سکاڵا بەخێر بێت ڕێز سکاڵا ئەگەر ڕێز دێشێک نەگریت لەوانەیە سکاڵا لەسەر تۆماکەن حتمما باشە باماشەوە پێنج پرسیار پێنج کۆتا پرسیارە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەرەوە و وریابن پرسیاری یەکەم دەڵێت کام گیانلەبەری مەمەکدارە توانای بازدانی نییە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی فیل ڕێز چەپڵە بۆ خۆشی لێ ئافرم ئەزانیەوە من خۆ چەپڵم بۆ هەمووی لێیاوە ئەوەی ئەوانیش کەسیانتیانە بۆ چەپڵم بۆی لێ نەیابێ ئەی کەس چەپڵە بۆ تۆ لێ نایە ئای چۆن پروشەژەوە لە تیم لیدەرەکەمان لە دەرەوەی چەپڵی بۆ لێیاوم ئەی ئافرم خۆگاڵتەنین ئافرم ڕێز توانیت توانی پێش خاڵ بەدەستگەری بۆ زانکۆکەت دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت مارکەی بەناوبانگی جیهانی ئەدیداس هی کام وڵاتە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ئەڵمانیا هەی خۆزانی ڕێز ها هەر بە چەپڵەکە زانیت ڕاستە وەڵامەکەت وەڵاهی سێرچی زۆرم بۆی کردووە ئەدیداس و پوما هەرکانی دوو برابوونە هی دوو برابوونە جا لە سەرتاوە پوماش بەناوبانگتر بووە مویمەکەی لەوەیە ئێستا دیداس بەناوبانگترە ئێستا دیداس بەناوبانگترە سێریە سڵفەیە ئاخر سێهەم پرسیار و پرسیارەکە دەڵێت تەختەکلیل واتە کیبۆردی ستاندارد چەند کلیلی لەسرە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی دوگمەکانی نۆ دوگمەیەوەی هەیە 26 پیتەکانیش وازم نزیکی دەیتریشی لەسرە یەک ژمارەم بەرێ چل هەڵێ سکاڵازانی دوو کلیل دوو کلیل لەو پیتەکان 36 هەڵەیە ڕێز هەڵێ جۆمێ وەڵامی ڕاست 101 ماشەڵڵا زۆرە ماشەڵڵا زۆر بوو نەنە کیبۆردەکە بۆش بکردن بە یعنی کوردی و ئینگلیزی و باشە وریابن و چوارەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ئەدۆڵف هێتلەر
لە کام وڵات لەدایک بووە؟ زانکۆی ئەمریکی عێراق ئەڵمانیا. سلێمانی ئەڵبانیا هەڵەیە سکالازانی ئەمریکا ئەمریکا ئەدۆڵف هێتلەر بەریتانیا 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 دوژمنی سەرسەختی ئەمریکا و بەریتانیا بوو ئەدۆڵف هێتلەر ئیدی دەسام بەڵام هەڵەنە بم پۆڵندا بوو پۆڵەندا هەڵەنە پۆڵەندا یەکەم شار بوو یەکەم وڵات بوو داگیری یەکەم وڵات بوو کە داگیریشی کرد وەڵام ڕاستەکە رووسیا ئۆستریا واتە نەمسا بولگاریا جۆن لێ دێک ئۆستریا نەمسا گمێری ئەوەشە بێ نەتانتوانی کەستان و پێشخاڵە بەدەست بێنن پێنجەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت فایل و دۆکۆمنتەکانمان لەکوێی کۆمپیوتەر خەز نەکەین زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی لە سیڤی مای دۆکومنت saving my document I guess you are wrong سکاڵا دەتوانانی پرسیارەکە دووبارەکەیت فایل و دۆکۆمنتەکانمان لەکوێی کۆمپیوتەر خەزن دەکەین دیسکی سی دیسکی سی سی دیسکی سی ینی لەسەر شاشاتە خەدای دیسکی سی شوێنێکی کۆمپیوتەرەکەیە هارد دیسک ئۆر هارد درایڤ هارد دیسک یاخود دەست سکاڵا وەڵامەکەت ڕاست بوو هارد دیسک و پێنج خاڵتان بەدەستێنا بۆ زانکۆکە زۆر سپاسی ئەوژەکەی نەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان دەست خۆش بێ ڕۆحێکی ڕاستکی هەیە ئافەرم ڕێز هەر خۆی بەڕێزە و زۆر خۆش من ئینجۆیم کرد کە تۆ لێرە بووی سپاس من زیاتر بەڕێزان و خۆشەویستان پێشبڕکێکی نێوان زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و زانکۆی کۆیە کۆتایی هات بەڵام پێشەوەی پێتان بڵێم کە خاڵەکان چەندن زانکۆیەکیان دەچێتە قۆناغی داهات و بە زانکۆیشیان بەداخ و بەجێمان دێڵێ خاڵەکانیان زانکۆی کۆیە 85 خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 100 خاڵ زانکۆی ئەمریکی دەچێتە قۆناغی داهاتوو دایانبینینەوە زانکۆی کۆیە بەداخەوە بەجێمان دەهێڵن هەوڵ و ماندووبوونێکی زۆرتان کرد لە قۆناغی یەکەم لە پێش بوون بەڵام لە قۆناغی دووەمە بەداخەوە نەتانتوانی خاڵەکانتان بەرزترکەنەوە تۆزێ بەرز بووە بەس زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی خاڵەکانیان زۆرتر بوو من زۆر سوپاسی بەشداربوونی ئێوە دەکەم و هیوادارم لە ژیانی ڕۆژانەتانە سەرکەوتوو بن و لە خوێندنەکەتانە سەرکەوتوو بن ساڵی داهاتوو بێنەوە بۆ لامان و بەشدار بنەوە زۆر سوپاسان دەکەم بەڕێزان و خۆشەویستان تا بەرنامەیەکی تریش ئێوە دەبینمەوە هیوادارم هەر لەش ساغ و تەندروست بن بەخواتان ئەسپێرم کاتێکی لە ڕاوندی یەکەمە ئێمە دەخاڵە دوو هاوبووین بەڵام لە ڕاندی دووەمە توانیمان پێش بکەوین بەڕاستی لە ڕاوندی یەکەمە زۆر سرێز بووین بەڵام دوای ڕاوندی دووەم بەڕاستیەوە دڵخۆش بووین من لێومەێشە زۆر خۆشحاڵم کە براوین لەبەرەوەی لە قۆناغی یەکەمدا ئێمە دەخەڵ لە دوا بووین و بەرەو دۆڕان نەچوین بەڵام خۆشبەختان لەگەڵ تیمەکەمان توانین لە قۆناغی ڕوبەربوونەوەی تاکە کەسیە ئەنجامەکە بگۆڕین و بیبینە زۆر دڵخۆشین کە بردومانەتەوە چونکە لە ڕاوندی یەکەمی بەرنمەکەی تۆزە ناخۆش و بەلامانکە ئێمە لە دواوە بووین بەڵام دوای توانیمان زۆر بە باشی پێشکەوین و ئەمان توانی زۆر باشتر بکەین بەڵام بەتەکیید سترێزە بۆ لەسەرمان کە ئەو چەند پرسیارەمان ئاغەڵەت کردو سەرتاش کە ئەو پرسیارەت کرد منەوەم پێوتیتەوە ئێمە لێرین بۆی چێژ وەربگرین ڕێگەوەشمان کرد چێژێکی زۆرمان وەرگرت زۆر دڵخۆشم و شانازیان پێواکەم هەرچەند لە قۆناغی یەکەم دەتوانینمان بەدەخاڵ لە پێشەوە بین بەڵام لە قۆناغی دووەمدا بۆی جیاوازی پرسیارەکان نەمانتوانین لە کۆتایی بەرنمەکەدا بە هەمان شێوە لە پێشەوە بین و ببینە براوی بەرنمەکە لە ڕاستیدا هەستێکی ناخۆشم هەیە لەبەرەوەی ئاستی زانکۆکەی ئێمە لە ئاستی زانکۆیەکەمەکانی هەرێمی کوردستانە بە خۆشحاڵیەوە بەڵام ئەو سترێسە و ئەو کاتێکە ئەو کاتێککە بۆ بەرنمەکە دانرا بوو ئەو سترێسی کە لەسەر گروپەکەی ئێمە بوو وای کرد زۆرێک لەو پرسیارانەی کە دەمانزانی ینی جوابی نەدەینەوە
یاخۆ داگررتنی بۆ تۆنەکە زووتر لەلایەن گروپی بەرامبەرەوە ئەوانەوەی کردکە گروپەکەی شکان و سەرکەوتن ئەسلی یاری دیاری ناکەند لە یاریدا زیاتر یاریێکی خۆش بکەی مهمترە لەوەی کە سەرکەویە بیبێەوە دەژیانتدا زۆر هیلاک بوون زۆر ماندوو بووین و شانازیش دەکەین کە بە ناوی زانکۆ کۆی هاتون بەشداری بکەین پێمان خۆش بوومان برباوە بەس دیارە لە قۆناغی دۆم نەمانتانی ئەو ئاستەی کە لە قۆناغیەکەم هەبوو بەردەوام بین لەسەری شتێکی ئاساییەکە هەر کەس دەبێ بڵێ بدۆڕێ لە کێبرکەیەکدا پێی ناخۆشە منیش هەستێکی ناخۆشم هەیە ئێستاکانە بەڵام ئەوە ناکە کە هەوڵ نەدەین ساڵی ئایندە هەوڵ دەدەین بە ئاستێکی زۆر باشترەوە بەشداری بکەین.